سڵامتان لەبێ بەڕێزان و کاتتان باش، هیوادارم تەندروست و سەلامەت بن. لە هەینێکی تر پێتان دەگەینەوە، هەینی پێنجەم لەسەر یەک بۆ خستنە ڕووی پوختەی کتێبێکی تری بەسوود کە یەکێکە لە پرۆژەکانی ئەکادیمیای مەگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئێمە هەر هەینیەک کتێبێک پوخت دەکەینەوە بۆ ئێوەی بەڕێز تاکو بتوانن لە ژیانی ڕۆژانە و لە کاری پەروەردەیی و لە پەیوەندیەکانتان سوودی لێوەربگرن. کتێبی ژمارە 5 کتێبێکی زۆر زۆر باشە کە بە شێوەی کتێبی دەنگیش بەردەستە بە خۆڕاییە. کتێبەکە بە ئینگلیزی ناونیشانی The One Minute Manager واتە بەڕێوەبەری یەک خولەکی کە لە نووسینی کێنت بلانچارد و سپێنسەر جۆنسنە. کتێبێکە یەکێکە لە پڕفرۆشترینەکانی دنیا کە بە ملیۆنان وێنەی لێ فرۆشاوە و ئێستاش لە کتێبی دەنجەکە بە ملیۆنان کەس گوێی لێ گرتووە. ئەم کتێبە باس لە چیرۆکی کەسێکی پیاوێکی گەنج دەکا کە دەست دەکا بە گەشتێکی گەڕان بە دوای بەڕێوەبەرێکی کاریگەر تاکو دەگاتە دۆزینەوەی ئەو بەڕێوەبەرەی کە ناوی لێناوە بەڕێوەبەری یەک خولەکی. ئەم کتێبە جەخت لەسەر 3 تەوەر دەکاتەوە، یان 3 خاڵی گرنگ دەخاتە ڕوو. ئەوانیش ئامانجی یەک خولەکی، ستایشی یەک خولەکی یان دەستخۆشی یەک خولەکی، هەروەها سەرکۆنە و سەرزەنشتی یەک خولەکی. کتێبەکە سەرەتا بەوە دەست پێ دەکا کە باسی سەربوردەی ئەو پیاوە دەکا کە بە دوای کاریگەرترین بەڕێوەبەر دەگەڕێ تا دەگاتە ئەوەی بیەوێ بگاتە وەڵامێک بۆ پرسیارەی کە لە هزریدایە ئایا ئەو بەڕێوەبەرەی کاریگەرە دەبێت تند بێ و تەرکیز لەسەر ئەنجامەکان بکاتەوە، یان دەبێت ڕووخۆش بێ و تەرکیز لەسەر کەسەکان بکاتەوە، یان ئاخۆ دەبێ دەرفەتێک هەبێ بۆ ئەوەی هەردووکیان لە یەک کەسدا لە یەک بەڕێوەبەردا هەبن یان ناواتە هەم تەرکیزکردن لەسەر ئەنجام هەم تەرکیزکردن لەسەر خەڵکەکە. بە دوای ئەو بەڕێوەبەرەیە کە بتوانێ هەردووچیان هەم سەرکەوتوو بێ لە ڕووی ڕێخستن و بەڕێوەبردننی کاروبارەکانی، هەم لە ڕووی دەرون دروستی و دڵخۆشی کارمەندەکانیشی. دوای ئەوە لە بەشێکی تردا باز لە چۆنێتی ناسینی یەکەم جاری بەڕێوەبەری یەک خولەکی دەکا. زۆر جار جێی لێ دەبوو کە بەڕێوەبەرێک هەیە ئەنجامەکانی زۆر سەرنجڕاکێش و زۆر گەورن، هەروەها کارمەندەکانیشی دڵخۆشن. ئەو بەڕێوەبەرە بەوە بەناوبانگ بوو کە پێیان دەبوت بەڕێوەبەری یەک خولەکی، بۆیە چونکە تەرکیزی دەکرد لەسەر ئەنجام و لەسەر خەڵکەکە. بە فەلسەفەیە کاری دەکرد کە لەسەر مێزەکەی مێزی ئۆفیسەکەی نووسرا بوو کە نووسی بووی خەڵک ئەو خەڵکەی یان ئەو کەسانەی کە هەست بە خۆشی و بە باشی دەکەن دەربارەی خۆیان، ئەنجام و بەرهەمیان باشتر دەبێت. دوای ئەگەر بینە سەر ئەو 3 خاڵەی کە باز دەکرێت لەو کتێبەدا، یەکەمیان ئەوەیە کە چۆن بتوانین لە ماوەی یەک خولەکدا ئامانجەکانمان بخەینە ڕوو گەڵاڵەی بکەین. یەکەم نهێنی بۆ ئەوەی ببی بە بەڕێوەبەرێکی یەک خولەکی سەرکەوتوو ئەوەیە کە بتوانی بە شێوەیەکی ڕوون، بە شێوەیەکی کورت و پوخت کە بتوانی ئامانجی خۆت لە یەک خولەکدا چڕ بکەیتەوە، بینووسی کە بەڕێوەبەر و کە کارمەندەکە لەسەری ڕێککەوت بن ئەو ئامانجە، هەروەها کە تێیدا هەدەف یان ئامانج و کۆتاییەکەی دیاری کرابێ بە ڕوونی نووسرابێ، باشتریشی ئەو ئامانجە لە یەک لاپەڕەدا بنووسرێ و کەمتر بێ لە 250 وشە،
تاکو لەبەر چاوی کارمەندەکان بێ بۆ ئەوەی بەردەوام پێداچوونەوەی پێدا بکەن و بەبیریان بێتەوە و خۆشیان پێوانە بکەن ئایا لەکوێی ئەو ئامانجەدا. خاڵی دووەمی گرنگ بۆ بەڕێوەبەری یەکخولەکی کاریگەر ئەوە بوو ستایشی یەکخولەکی. دووەم نهێنی ئەو بەڕێوەبەرە سەرکەوتووە و کاریگەرە ئەوە بوو کە بەردەوام یەکسەر دەم و دەست ستایش و دەستخۆشی لەوانە دەکرد کە کارێکی باشیان ئەنجام دەدا. دەبێ بەڕێوەبەران ڕاستەوخۆ یەکسەر دەم و دەست فیدباک بدەن بە کارمەندانیان بە تایبەتی کاتێک کارێکی باش دەکەن. دەبێت دەم و دەست بێ کاتێک کە شتێک بە دروستی ئەنجام دەدرێت کە بەرهەمێک دێتە ئەنجام. دەبێ بەڕێوەبەران پێشیان بڵێن کە بۆچی ئەو کارەی ئەوان کردویانە کارێکی باش و مای دەستخۆشیە و دەبێ هەستی ئەرێنی یان ئەرێیی خۆشیان بخەنە ڕوو بۆ ئەو بابەتە. دەبێ هاندەریشی لەگەڵ بێ بۆ ئەوی بەردەوام بن لەسەر ئەو کارە باشە. خاڵی سێیەم یان نهێنی سێیەم کە لەو کتێبەدا بۆ بەڕێوەبەری کاریگەر و سەرکەوتوو باز دەکا بریتە لە سەرکۆنەی یەکخولەکی یان سەرزەنشتی یەکخولەکی. ئەویش چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ هەڵا بە شێوەیەکی خێرا و دەمودەست و ڕاستەوخۆ و لە شوێنی خۆی بەبێ ئەوەی هێرش بکرێتە سەر کەسەکە بەڵکو سەرکۆنەی کارەکە بکرێت. دەبێ بەڕێوەبەران هەڵبستن بە زانیاری پێدان بە کارمەندانیان کە بۆچی ئەو کارەیان تەواو نییە، بۆچی ئەگەر هەڵەیەک کرا ئەوە هەڵەیە و ڕاستەکەی چییە دەکرێت چۆن بێ. سەرکۆنەش وەکو ستایش دەبێت دەم و دەست بێ پاشی هەڵەکە یەکسەر نەک ماوەیەکی زۆری بەسەردا بڕوە. دەبێ هەڵسوکەوتی هەڵا لە کەسایەتی ئەنجام دەرەکە جیا بکرێتەوە و دەبێت دیسان هەستی خۆی دەربڕێ کە چۆن هەست دەکا لەو کاتەدا، بەڵام دوای ئەوە وچانێک بێدەنجێکی کەم بۆ ئەوەی ئەو سەرکۆنەکردنە شوێنی خۆی بگرێ لە مێشک و لە هزری ئەو کارمەندەدا. اینجا دەبێ پاش ئەو وچانە کورتە بەڕێوەبەرەکە تەئکید لەوە بکاتەوە کە ئەو سەرکۆنەکردنە ئاراستەی کەسایەتی ئەو کەسە نەکراوە بەڵکو ئاراستەی کردەوەکەی یان کردارەکەی کراوە کە هەڵەیە. دەبێ گرنگی و بەهای ئەو کەسە جەختی لێ بکرێتەوە و جیاش بکرێتەوە لە کەسی. هەر کاتێژی سەرکۆنەکە تەواو بوو یەکخولەکەکە تەواو بوو دەبێ ئەو بابەتە بسڕێتەوە و تەواو بێت. لەو کتێبە دەنجێدا جەخت لەوە دەکاتەوە کە کاریگەربوون مەرج نییە درێژدادڕێی لەسەر بێ و هەردووبارە و چەندبارە بکرێتەوە. دەکرێت زۆر سادە بێ، دەکرێت بە تەکنیکی یەکخولەکی دانانی ئامانج، نووسینی ئامانج، یەکخولەکی ستایشکردن و دەستخۆشی لێکردن، یەکخولەکی سەرکۆنەکردن و سەرزەنشتکردنیش بەڕای ئێمە کارێکی باش دەبێت. بەڕێزان ئەو کتێبە تەنها بۆ کاری بزنسی دەرەوە سوودی نییە، بۆ ژیانی ڕۆژانەی خۆمان، بۆ بەڕێوەبەرانی قوتابخانە و دامەزراوە پەروەردەیەکان، بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ کاری باش و لەگەڵ دەستخۆشیش زۆر زۆر بەسوودە. بەڕاستی ئێمە زۆر سوودمان لەو کتێبە بینیوە، پێمان وا بوو ئەندامانی مێگامایند پلەسی شایستەی ئەوەن کە گوێبیستی ئەو کتێبە باشە بن. لە چەناڵی یوتیوب ئەو پوختەیە دادنێن، دوایی لینکی کتێبە دەنجەکەش بە زمانی ئینگلیزی بەردەستە و دایدنێن. ئێستا بەڕاستی ئامرازەکان هێندە زۆرن بۆ ئەوەی زۆر بە ئاسانی وەربگێڕنە سەر زمانەکانی دنیا. زۆر جار بابەتی فیدباک یان فیدباک پێدان بە هەڵە ڕەنگە تەفسیر بکرێت. زۆر گرنگە ئێمە دەم و دەست فیدباکەکە بدەین وەکو کاردانەوە نا، بەڵام گەرماوگەرم وەکو ئەوەی کە کارەکە ئەگەر باشە کرا ئەو کاتە دەستخۆشی لێ بکرێت، ئەگەر هەڵە کرا ئەو کاتە سەرکۆنەکە بکرێت تاکو تێبگا لەسەر چی دەستخۆشی لێکراوە بۆی بەردەوام بێ، تاکو تێبگا
لەسەرچی سەرکۆنەکراوە بۆ ئەوەی جاری داهاتوو دوو جار بیر بکاتەوە و جاری داهاتوو هەوڵ بدا ئەوە دووبارە نەکاتەوە. زۆرش گرنگە کە فیدباک دەدەی ئەو شێوازی قسەکردن و پەیوەندیکردنە زۆر سادە، زۆر ڕوون، زۆر دیاری کراو بێ. گرنگیشە جەخت لەسەر کردەوەکە بکەینەوە نەک لەسەر کەسەکە و لەوەش گرنگتر ئەوەیە لە کۆتاییدا هەم دەستخۆشیەکە هەم سەرزەنشتەکە و سەرکۆنەکردنەکە تۆ جەخت لە بەها و گرنگی ئەو کەسە بکەیتەوە بۆ دامەزراوەکەت یان بۆ دایرەکەت. ئەگەر دەتەوێت فیدباکەکەت چ دەستخۆشی چ سەرکۆنەکردنەکە کاریگەریی درێژخایەنی هەبێ دەبێ بەو شێوەیە کاری لێ بکەیت و دەبێ ماوە بدەیت تێبگا بەرچاوی ڕوون بێ تاکو لە داهاتوودا دووبارەی نەکاتەوە هەروەها ئەگەر باش بوو دووبارەی بکاتەوە. گرنگیشە ئەو پەیامە لە هەڵسوکەوتتدا بگات بە کارمەندان کە تۆ هەموو کاتەوە دەکەیت. ئەگەر کاری باشە بوو دەستخۆشی، ئەگەر هەڵە بوو سەرزەنوست و سەرکۆنەی کردەوەکە نەک کەسەکە. زۆر جاریش جێگیربوون و دادپەروەربوون لە کردەوەکان ئەوە خۆی لە خۆیدا بەڕێوەبردنێکی سەرکەوتوو یان کاریگەر دروست دەکات. دوادارم ئەو کتێبەش سوودی هەبێ بۆ ئێوەی بەڕێز چونکە بەڕاستی کتێبەکە زۆر بەسوودە، هەروەها ئێمە خۆمان خوێندومانەتەوە سوودیشمان لێ بینیوە بۆ هێوایی لە هەفتەکانی داهات و گوێبیستی کتێبی زۆرتر و باشتریش بن. کاتێکی خۆش.